بەهۆی شێوازی چارەسەرکردنی منداڵانی ئۆتیزمەوە لە تورکیا لەسەر سکاڵای ژمارەیەک لە کەسوکاری ئەو منداڵانە، پۆلیسی ئیستانبول هەڵمەتێکی بۆ دەستگیرکردنی مەلا عەلی کەڵک دەست پێ کرد. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە دوایەوەی ژمارەیەک هاوڵاتی سکاڵایان لەسەر مەلا عەلی کەڵک تۆمار کردووە، ئەوەش بەهۆی شێوازی چارەسەرەکانی بۆ منداڵانی ئۆتیزم. بە هۆیشەوە بە بڕیاری دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە. ئاماژە بۆش کراوە یەکێک لە کەسوکاری منداڵانی ئۆتیزم لە ڕێگەی موبایلەوە گرتەی ڤیدۆی شێوازی چارەسەرکردنی منداڵەکەی لەلایەن مەلا عەلی کەڵکەوە تۆمار کردووە. لە ڤیدۆیەکەدا دەردەکەوێت یەکێ لە یاریدەدەرەکانی مەلا عەلی دەست و قاچی منداڵێکی نەخۆشی بەستووە و مەلا عەلیش بەدار لەژێر پێیەکانی دەدات. لەسەر ئەو ڤیدۆیە دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ ناوبراو دەرکردووە. پۆلیسی شاری ئیستانبول بۆ دەستگیرکردنی مەلا عەلی کەڵک هەڵمەتێکیان دەست پێ کردو. هەڵیان کوتایە سەر نووسینگەکەی بە تۆمەتی کردنەوەی نۆرینگەی تەندروستی بێموڵەت و نەگونجانی بە ڕێکارە تەندروستی و پزیشکیە کارپێکراوەکانی ئەو وڵاتە. نووسینگەکەیان داخست، بەڵام بەهۆیەوەی خۆی لەوێ نەبووە دەستیان بەسەر ئەو کەرەستە و کەلوپەلانەدا گرتووە کە مەلا عەلی بۆ کاری چارەسەرکردنی نەخۆشەکانی بەکاری دەهێنا و هەر سێ یاریدەدەرەکەشیان دەستگیر کرد. پێشتریش لە مانگی شوباتی ئەم ساڵدا مەلا عەلی لە سعودیە دەستگیر کرا و دوای ماوەیەک لە بەندکردنی ئازاد کرا. دوای ڕووداوە لە تورکیا دەرکەوت و لە ناوچەی باشەکشەهیر لە ئەستانبول نووسینگەیەکی تایبەتی کردەوە و هەمان کار و پیشەی خۆی دەست پێ کردبوو. بۆ وەرگرتنی بۆچوونی مەلا عەلی کەڵک NRT چەندین جار هەوڵیدا پەیوەندی بە ناوبراوە بکات، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون.